بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاویەمەتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساخ من تەندروستیەکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم ئەم بەرنمەیەشتان پێشکەش دەکەین لا بەرنامەی ئەمڕۆماندا باس لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان و کاریگەریەکانی دەکەین هەڵبەت بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان لە ئێستادا لە دنیادا بەکاردەهێنرێ بە گەورە و بە بچووکەوە بەکاردەهێنرێ بەڵام ئێمە ئەمڕۆ باز لە کاریگەریەکانی دەکەین زیاتر لەسەر منداڵان هەڵبەت بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و ئامێرە زیرەکەکان لە ڕابردوودا یاخود هەمیشە باسمانەوە کردووە کە لایەنی باشی هەیە پێشکەوتنی تەکنەلۆژیا کاریگەری خۆی هەبوو لەسەر بەکارهێنەرانی ئامێرە زیرەکەکان و کاریگەری باشی هەبووە. بەڵام لەگەڵیشیدا کاریگەری خراپی هەبوو کاریگەری نەرێنی هەبوو بە تایبەت لەسەر منداڵان ئەمڕۆ باز لە کاریگەریە نەرێنیەکان دەکەین لەسەر منداڵان زانی کاریگەریەکانی چییە؟ ڕەنگە زۆر جارگوێبیستیەوە بووبێتی کە دایکان و باوکان دەناڵێنن گیرۆدەی دەستیەوەن کە منداڵەکانیان زیاد لە پێویست و زیاد لە حەدی خۆی ئامێرە ئەلکترۆنیەکان و ئامێرە زیرەکەکان بەکاردەهێنن کە ڕەنگە هەندێک کات هۆکارەکەی دایکان و باوکان بۆ خۆیان بنیا خێزانەکان خۆیان هۆکارێ بن بۆی کە منداڵەکانیان زیاد لە پێویست ئامێرە زیرەکەکان بەکاردەهێنن. ئەمە لە کاتێکدا کە ئامێرە زیرەکەکان بەکاردەهێنرێت و بۆتە بابەتێکی جیهانی یا بۆتە دیاردەیەکی جیهانی ئایا دەتوانرێت منداڵان لە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و دنیای ئەلکترۆنی داببڕدرێت یاخود ئەوە تا دەبێت سنووری بۆ دابنرێت واتە بە شێوەیەک لەژێر کۆنتترۆل دابێت. ئەمڕۆ کە باز لە کاریگەریەکان دەکەین هەڵبەت کاریگەریە تەندروستیەکان واتە تەندروستیە جەستەییەکان و لە هەمان کاتیشدا تەندروستیە دەرونیەکان لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف کە بەڕێزیان ڕاوێژکار لە نەخۆشیەکانی منداڵان و لە مێشک و دەماری منداڵاندا دکتۆر ئیبراهیم بەیانیت باش و بەخێراتی. بەیانیتان باش بەیانی بینەرانی بەڕێزیش باش. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس دکتۆریان بەخێراتی سەرچاوان میوانێکی تریشمان لەگەڵە لە هەولێرەوە کاک یوسف عوسمان کە بەڕێزی ئامسپۆری دەروونناسین کاک یوسف بەڕێزیشتان بەیانیتان باش و سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەدا. دکتۆر ئیبراهیم سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم بەکارهێنانی ئامێری زیرەک و ئامێرە ئەلکترۆنیەکان هەڵبەتە بابەتێکی عالەمی و لە پێشێکەکەشدا ئاماژەم پێدا لایەنی باشی هەبووە لە ڕابردوودا زۆر باز لە لایەنە باشەکانی کراوە هەڵبەت لەم بەرنامەی ئەمانوێت زیاتر باز لە لایەنە خراپەکانی بکەین جا بەڕێستان پێمان بڵێ کە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان ئامێرە ئەلکترۆنیەکان لە ڕووی جەستەیی و لە ڕووی تەندروستی جەستەییەوە چی کاریگەریەکی هەیە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بێگومان ئامێرە زیرەکەکان یاخود ئەلکترۆنیەکان زۆری توانین بڵێن لە داهێنانەکانی سەدەی 21 و گیر و گرفتەکانی کە دروستیەکە هەر لەو فترەیە دەرکەوتون و ئێستا زەقتر بوونەتەوە لەبەرەوەی ئامێرەکان ئاڵۆزتر بوون لەوەی کە هەبوون. بێگومان گەر باسی ئامێرەکە بکە ئەبێ هەردوو جانیبەکەی جانیبی چاکی و خراپیەکەی باس بکەی. بێگومان جانیبی چاکیەکانی زۆر کەمترە ئەگەر بەراورد کرێ بەرە جانیبە خراپەکانی. بگومان زیانی زیاترە بە تایبەتی ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست بەکار نەهێنرێ. بۆ نمونە مناڵان ئێستا ئەکادیمیایی ئەمریکی بۆ نەخۆشیەکانی مناڵان دوای توێژینەوە و لێکۆڵینەوەیکی زۆر ویان دەرکەوت و چەسپاندیان کە مناڵ بە تایبەتی مناڵی تەمەن خوار 18 مانگ بە هیچ شێوەیەک نابێ ئەو ئامێرانە ببینێ و نابێ سکرین و شاشە ببینێ چونکە دانیشتنی مناڵ بەرامبەر بم شاشانە بم سکرینانە کە هەیەدا هەر جۆرێک بێت چ لە شێوەی مۆبایل دابێت چ لە شێوەی تەلەڤیزیۆن دابێت چ لە شێوەی ڤیدیۆ یاخود ئایپاد و لاپتۆپ و ئەوانی کە شێوازی جۆرا و جۆریان هەیە دەرکەوتووە کە زیانیان زۆر زیاترە لە قازانجەکانیان. زیانیەکانیان ینی بەڕاستی گەر بێت و بە دوور و درێژی باسییانکەی زۆر فرەلایەنەیە و فرە ڕەهەندە ینی یەکێ لەوان نتوانین بڵین لە دیارترین زەقترین زیانی ئەم جۆرە ئامێرانە ئەوەیە کە هەندێک جارۆک و مادی هۆشبەر دائەنرێن چونکە مناڵ کاتێکە ئامێرەکە گرێ بەدەستەوە مدمین نەبێ بەڵێ تووشی جۆرێک لە ئیدمان جۆرێک لە
ئالوودەبوون بەو ئامێرەوە دەبێت و لە گۆشەیەک دەگرێت لەو گۆشەیە ئیتر دا ئەبڕێ لە دەوروبەری هەستەکانی خۆی هەمووی فەرامۆش دەکات، یعنی توانای وەرگرتنی شتی تری نابێ، هەموو تەرکیز و توانای مێشکی ئەقاتە سەر ئەو شاشەیە کە بەرامبەرەتی ئەوێ بچێتە ناو مۆزوعەکەەوە. دکتۆر کاریگەرێکی بەپی تەمەنەکە گۆڕێت منداڵانە بێگومان جا هەر هەمان ئەم ئەکادیمە بڕیاریدا کە نابێت لە خوار هەژدە مانگەوە بە هیچ شێوەیەک بیبینێ، مناڵ نابێ ببینێ و دوای هەژدە مانگ یعنی لە ساڵ و نی و 2 ساڵ بەرەو سەر تا 5 ساڵ مناڵ بۆی هەیە بیبینێ، بەڵام لە کاتێکی دیاری کراودا نەک زۆربەی کات بەدەستیەوە بێ و سەیری بکە ئەویش چی ببینێ، دەبێت لەژێر چاودێریدا بێ، نابێت تۆ ئەمریکی ئەلکترۆنی بدیتە دەست مناڵێک بڵێ بڕۆ بخۆت ژیر بە و یاری پێ بکە و چیت کەوتە سەر هەر شتێک سەیری کە و تەفاعل بکە کارێک بکە لەگەڵیا، دەبێت فێری ئەوە بکرێ مەسەرەن چۆن چات بکە یاخود قسەکردن لەگەڵ بەخێوکەرەکەی بکە لەگەڵ دایکی لەگەڵ باوکی بۆ ئەوەی ببێ بە ئامرازێکی پەیوەندی کە ئەو کاتە سوودی زیاتر لە قازانجی، چکە ئێمە بەڕاستی زۆر مناڵمان بۆ دێت بە تایبەتی ئەو مناڵانی کە تووشی دیاردەی ئۆتیزم دەبن لە زەقترین نیشانەی ئەو مناڵانە ئەوەیە کە توانای تەعاملکردن یاخود بەریەکەوتنیان مامەڵەکردنیان لەگەڵ بەرامبەریاندا نییە. ئەم ئامێرە ئەگەر بێت و بەو شێوە بەکاربێ ئەوە هۆکارێک دەبێت بۆ ئاسانکردنی ئەو هەڵس و کەوت و ڕەفتاری مناڵ لەگەڵ دەوروبەری خۆی. بەڵام ئەگەر بێت و بە پێچەوانەوە یعنی ئەمە چاودێری لەسەر نەبێ مناڵەکە بچێتە ناو دنیایەکی ترەوە ئەوە دا ئەبڕێ پێچەوانەوە پێی وا ئەبێ کە پەیوەندیکردن تەنها لەگەڵ ئەو ئامێرە مردووەیە کە لە بەردەستیەتی نەک لەگەڵ دەوروبەر. ئەمە منداڵان دکتۆر لە کاتی شیر خواردن لە کاتی بەڵێ بەداخەوە ئەمە یانهێنن ئەیاندنێ بۆ ئەوەی سەرنجی مناڵەکە ئەمەش هەر فێڵەکە لە مناڵەکە ئەکرێ بۆی سەرنجی مناڵەکە بەرە ئەو شتەڵێکی بەڵام دواتر کاریگەریەکەی بە بەنێرێنی لەسەری بەڵێ بێگومان بۆی مناڵەکە نەزانێت چی ئەخوا و نەزانێت کەی تێرەخوا و دەرکەوتو بە توێژینەوە کە یەکێک لە هۆکارە زەقەکانی قەڵەوبوون دیاردەی قەڵەوبوون لە مناڵانە کە بەداخەوە کۆمەڵگەی ئێمە زۆر حەزیلەتی پێخۆشە مناڵی قەڵەو بێ و پێی وایە کە قەڵەو بوو یان مناڵەکە تەندروستی باشە نەخێوانیە چکە ئەو مناڵانەی کە بە مناڵی قەڵەوە بن لە گەورەیە زۆر معڕەسترن لەوانەی تر بۆ توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری 2 و نەخۆشی بەرزەفشاری خوێن. دکتۆر پێچوانەکەشی هەر دروستە کە لەلایەکە بێتە هۆکاری زیادبوونی کێش بە هەمان شێوە بێتە هۆکاری کەمبوونی کێش لە بەرەوەی کە بە تایبەت ئەو منداڵانەی کە لە تەمەنی 5 ساڵ بۆ منە بەرەو سەرەوەن خواردنیان هەر بیرەچێتەوە ژەمەکان بەڵێ نایە لە کاتی نان خواردنە ڕێ سەرەکیەکاندا لەگەڵ خێزان کۆبێتەوە ژەمە سەرەکیەکەی بخوا دوایە هەر شتێک بێت بەردەستی کەوێ یا دەستی کەوێ ئەیخوا و بۆیدا نەبڕێ لە شاشەکە چاوی لەسەر شاشەکەیە لایکی تریشەوە و دەرکەوتۆ وزەیەکی زۆر وزەیەکی زۆری چاو و مێشک سەرفەکە کە ئەمانە بەڕاستی ینی وا ئەکات کە مناڵەکە با بڵێن تووشی جۆرێک لە بەد خۆراکی ببێ تۆ گەر خواردنەکانی مناڵ جیاوازە لە خواردنی گەورە مناڵی خواردنی مناڵ ئەبێ هەمە چەش نەبێ ئەبێ هەموو لایەنەکانی تێدا بێ وەکو ڤیتامینەکان پرۆتینەکان کانزاکان ئەمانە دەبێ هەمەلایەن ئەگەر مناڵ خواردنی تەندروست نەخوا ئەو کاتە ئەو لەفەیەکی ئەدرێتە دەست یا بسکیتێکی دێتە دەست و پێڕازی ئەبێ بەس بەو مەرجەی چاوی لەسەر شاشەکە بێ. باشە دەست خۆش دکتۆر با بچینە لای کاگزفیش ئەویش لە ڕووی دەرونیەوە هەندێک ڕوونکردنەوە و هەم ڕێنمایی و ئامۆژگاریشمان باتێ. کاک یوسف لە دکتۆر ئیبراهیم لە ڕووە تەندروستی جەستەیەکەوە ئاماژەی پێدا کە کاریگەریە نەرێنەکانی بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان چه کاریگەریەکی اینجا بەڕێستان لە ڕووە دەرونیەکەیەوە ئاماژەی پێ بدەیت کە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان چه کاریگەریەکی دەرونی و چ لێکەوتەیەکی دەرونی دەبێت؟ بەڵێ دەستان خۆش ئێمە کاتێک کە باس لە ئامێرە زیرەکەکانەکەین خۆی ئەڵێ ئامێرە زیرەکەکانەوە واتە نکۆڵی لەوە ناکەین کە پێداویستێکی سەرەکی ئەم سەردەمەیە بۆ هەموو تاکێک و لە ڕووی مافەوە مافی هەموو تاکێکە کامە سوودی لێ ببینێت
بەڵام هەڵەکە لە چدایە هەڵەکە لە شێوازی بەکارهێنانەکەیدایە خواگەر بێت و ئێمە زیانەکان هەژمار بکەین زیانەکان لەوەدایە کە ئێمە ناتوانین بە کاتدا بەشکەین بۆ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان چکە ئامێرە زیرەکەکان ئەوەمان لەبیر نەچێت بۆتە بەشێک لە ژیانی ئێمە بۆتە بەشێک لە ژیانی کەلتوری و ژیانی بیرکردنەوە و ژیانی زانستیمان و ژیانی خوێندنمانەوە ئێمە بەبێ ئامێرە زیرەکانەوە ناتوانین هیچ شتێک بکەین و تەنانەت ناتوانین ماڵی خۆمان پێ بزانینەوە لە بەرەوەی GPS-ەکە لە ناو مۆبایلەکە بەکاردێنینەوە کەواتە ئەگەر بووە پێداویستیەکی ژیانی ڕۆژانی خۆمانەوە زۆر جار هەیە ناتوانین دەستبەرداری ئەو ئامێرە بین بەڵام ئێمە چۆن لە ڕووی دەرونیەوە بتوانین خۆمان بسازێنین لەگەڵ ئەو ئامێرەوە بێ ئەوەی زەرمانەوە پێ بکات یعنی وەکو دوولایەنە وایە وەکو ئاگر وایە توانی ماڵی پێ بسووتێنی و توانی خۆشتی پێگەرم بکەیتەوە کەواتە ئێمە ئەگەر هاتوو لە ڕووی سایکۆلۆجیاوە پەروەردەیەک بکەین پەروەردەیەکی ئەو منداڵە بکەین چۆن ئامێرەکە بەکاردێنێ و چۆن سوود لەو ئامێرە دەبینێ ئەتوانین کەمترین زەرەر و زیان بگەێنین خۆمە کێشێکی جیهانیشە لە هەموو جیهانەوە ئەو شتانە بێت وەکو هەموو بەڕێزیشان باسییان کرد لە دوای مادە هۆشبەرەکان بە دووەمین ئالوودەبوون دێن لە سەرتاسەری جیهاندا کە نزیکەی 2 ملیار کەس ئەم ئامێرە ئالوودەی بوون و زیاتر ڕۆژانە لە 4 سعات تاوەکو 18 سعات بەکاری دێنن و بە پێی ستاندەرێکی دەرونیشەوە هەر شتێک کە تۆ ڕۆژانە لە 4 کاتژمێر زیاتر شتێکت بەکارهێنا پێدەوترێ ڕاهاتن پێدەوترێ ئالوودەبوون هەر شتێکیش ئالوودەبوون بێت مەترسی بێگومان 4 مەترسی هەیە مەترسی بایۆلۆژی هەیە مەترسی عقلی هەیە مەترسی دەرونی هەیە و مەترسی کۆمەڵایەتی هەیە بۆیە زۆر جار هەیە کاتێک کە کەسێکە و ئامێرە بەکاردێنێت ئەبێ ڕێنماییکی بکرێت ئەبێ چۆن بەکاردێنن ئەبێ دابشکردنی کات هەبێت خۆ مناڵ نابێت لە دوای لە خوار هەژدە مانگیەوە بە هیچ شێوەکە ئەو ئامێرە بەکاربێنێت بەڵام بەداخەوە زۆر جارێ دایک و باوکان ئەم ئامێرە ئەدەنە مناڵێکی 6 مانگی بەسەرەوە بۆەوەی ژیری کەنەوە بۆی ئەو بتوانێت خۆی ئیشەکانی خۆی بکات زۆر جار هەیە دایک و باوکان ئالوودە بوون بە ئامێرە ئەلکترۆنیەکانەوە ئێمە زۆر جار هەیە لە گرتەکان و لە یوتیوب و لە ڕیلز و ئەوانە دەبینین کە دایکان چەندە ئالوودەن باوکان چەندە ئالوودەن و بەڵام ناتوانن ئامۆژگاری منداڵەکانی خۆیان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هۆکار بن بۆی کە منداڵەکانیان کاریگەری نێرێن یاخود بەکارهێنەرێکی زۆری زیاد لە پێویستی ئامێرە ئەلکترۆنیەکان بن چنوورخان بە تاکید دایک و باوکان نەک هۆکارن بەڵکو بەرپرسن لەوەی کە چۆن بتوانن مناڵەکانیان پەروەردە بکەن و کە سوود لەو ئامێرە ئەلکترۆنیەکان ببینن ئێمە لێتی ناشارینەوە ئێستا سەردەمی تەکنەلۆجیایە و زۆرترین زانیاری لە کەمترین کات بەدەست بێنین پێشتر یعنی پێشکەوتنی تەکنەلۆجیا و زانیاریەکان و معریفە زۆر بە هێواشی بوو ئێستا زۆر خێرایە ڕۆژانە ڤێرژنی نوێ لە زانیاری و زانستەکانەوە دێت لە هەموو بوارەکانی تەکنەلۆجیا زانست پزیشکی دەرونی کۆمەڵایەتی ئەمانە ڤێرژنی نوێ دێن تۆ فریای ئەوە ناکەوی تۆ بخوێنیتەوە و یاخود دەورات و خول و ڕاهێنان بکەیت بەڵام لە ڕێگای و ئامەرە زیرەکانە هەموو ئەپلیکیشنە زانیاریەکانت پێدەگات و ئەتوانی خۆت ئەو شتانە فێربی دومیشت ئەمە بەگشتیکردنە هەموو تاکێک ئەتوانێت ئەم ئەپلیکیشنان و ئەم ڤێرژنانە فێر بێ کە زانیاری تازەن و هەواڵی تازەن لە جیهاندا باشە کاک یوسف بەکارهێنانی ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بڵێ ئامێرە زیرەکەکان لەلایەن منداڵانەوە بە تایبەت و منداڵانەی لە قۆناغێکی تەمەندان کە دەتوانن یاری بکەن یا بڵێ یاریەکان بەکاربهێنن ئەمە تا چەند دەبێتە هۆی دروستبوونی ترس و دڵەڕاوکی و قەلەقی لە لای منداڵان لە ئەگەری ئایا دەیباتەوە یاخود دەیدۆڕێنێ بەتاکید ئەمە چنوورخامە پرسیارێکی زۆر جوانە ئەمە زۆر جار هەیە مناڵان تووشی جۆرێک لە حالەتی هەلوەسات دەبن حالەتی هەڵچوونێکی کەپکراو دەبن کاتێک کە یاریەک دەکا دایمەن مناڵ حەزەکە بیباتەوە ئەوە گرەوی لەسەر ناکەین هەموو مناڵێک حەزەکە بیباتەوە بە دۆڕاندن
پێی ناخۆشە ناتوانێت استیعابی ئەوە بکات. ئەو مناڵانی کە لە سەروی 6 ساڵیەوە یاری دەکەن تا تەمەنی هەرزەکاریدا زۆر جارێت تووشی فشارێکی دەرونی خراپ دەبن. ئەوانەی کە ئەو یاریانە دەکەن ئەم یاریانە تەمەەن بە شێوازێکی زۆر هۆشبەرانە دروست کراوە کە هۆشی ئەو مناڵە دەبات ئاگای لە هیچ شتێکی تر نامینێت و هەموو تەرکیزەکەی لەسەر یاریەکەیە. ئەگەر تەرکیزی لەسەر یاری نەبێت ئەدۆڕێنێ. بۆیە لە هەموو جیهانی دەوروبەری خۆی و لە ژینگە تایبەتەکەی خۆی دادەبڕێت ئەبێتە کارێکتەرێک لە ناو ئەو یاریەدا. چونکە ئەوە هەستەکە ئەگەر بدۆڕێ ئیتر ئەم دۆڕانە ئەکوژرێت، ئیتر شەرمەزارە بێت، ئیتر ناتوانێت بچێتن لەگەڵ برادەرەکان. بە تایبەتی ئەوانەی کە بە گروپ یاری دەکەن دەستنە سەر با بڵێن یاریەکە، یەک تووشی هەڵچوونێک دەبێت، تووشی تووڕەبوون دەبێت، تووشی خەوزڕان دەبێت و تووشی جۆرێک لە دڵە ڕاوچێ و قەلەقی دەبێت. زۆر جارێ ئەم دلە ڕاوچی و قەلەقیە دەگاتە حالەتی ئیکتیئاب، خەمۆچی، درێژخایەن و ڕەنگە بیر لە خۆکوشتن بکاتەوە. زۆر جاریش بینیومانە ئەو کەسانی کە لە یاریەکانە ئەدۆڕێنن هەوڵی خۆکوشتن دەدەن و جۆرێک لەو تونند و تیژە ئەگوازێتەوە لە ناو یاریەکان ئەگوازێتەوە بۆ بەرامبەر هاوڕێکانی دایک و باوکی دەوروبەری و شتێکی ترە. و هەروە لە ژیانی ڕۆژانە ئەوانی کە لە یاریەکانە ئەدۆڕێنن جۆرێک لە فەوزا لە ژیانی خۆیانە هەیە و تەنانەت ئێستا سەیری کە لە قوتابخانەکان ئامارێک هەیە، ئامارێک برادێرێک کردوێتی ئەڵێ ئەو جۆرە کەسانی کە لە قوتابخانەکانە تونند و تیژی زۆر بەکاردێن و دژی با بڵێن پێداویستەکانی قوتابخانە و تێک دەدەن، عەبەس با بڵێن وەکو بڵێ عەبەس بە شتەکان دەکەن. زۆربەی ئەوانن کە لە یاریەکانە ئەدۆڕێنن پێیان گوتون ئێمە لە یاریەکان دۆڕاوین، بۆیە لێرە ئەو شتانە تەفریق دەکەینەوە. بۆیە کارەساتە کە تۆ پەروەردەیەکی ئەلکترۆنی، پەروەردەیەکی ئەو ئامێرە زیرەکانی منداڵ نەکەیت و ئامێرەکەی پێ بدەیت. دەستخۆش کاک یوسف، دواترە گەڕێم وڵات. دکتۆر ئیبراهیم، کاک یوسف ئاماژەی بە هەندێک خاڵا لە مەسەلەی هەڵچوون و شڵەژان، قەلەقی، دڵە ڕاوکێ کە ئەمە ئەم کاریگەریە دەرونیانە دروستکات، هەر یەک لەم خاڵانە چی کاریگەریەکی جەستەیی لەسەر تەندروستی منداڵەکە دروست دەکات؟ دەستی خۆش بێ کاک یوسف جوان باسی کرد لە لایەنە دەرونیکەوە. لە لایەنە جەستەیەکەوە بەڕاستی ئەگەر بێت و بەوردی ینی بەش بە بەشی جەستەی مرۆڤ دراسە کراوە لە کاریگەریەکانی ئەم میدیانە لە سەیان بۆ نمونە لەسەر مێشک و چاو تەماشایان کردو ئەو مناڵانی لە ویلایەتی جۆرجیا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا توێژینەوەیکی زۆر بەرفراوان و گەورەیان کردووە لەسەر 50,000 مناڵ. ئەوانەی کە زۆر سەیری یاریە ئەلکترۆنیەکانەکەن تەماشایان کردووە مێشکی ئەو مناڵانە کە مێشک دوو چین یا دوو توێژی جیاوازی بۆر و سپی هەیە، بۆرەکە لە دەرەوەیە و سپەکە لە ناوەیە. تەماشایان کردووە کە چینە بۆرەکەی دەرەوەی ئەو مناڵانە ئاوساون، ئەسوورترن یا گەورەترن لەو مناڵانەی کە کەم سەیری یاریانەکەن. و ئەوەش وای کردووە کە مێشکی ئەو مناڵانە خاو بێ، کە خاو بوو یعنی دەنگ شر وەرەگرێ و توانایی تەفاکار لێکردن و وەڵامدانەوەی بەرامبەر و ئەوەی نامێنێ بۆ هۆیشەوە ئاستی زیرەکیان دائەپەسێ. ئەمە لەلایەک لایەکی ترەوە تەماشایان کردووە ئەو جۆرە مناڵانە نسبەتێکی زۆر زیاتریان لەوانی کە سیر ناکەن لە مناڵانی تر تووشی گرفتی فێرنەبوونی قسە دەبن. ئێمە ڕۆژانە من وەکو پزیشکێکی ڕاوێژکاری مێشک و دەماری مناڵان ڕۆژانە ئەو مناڵانم بۆ دێ کە تەمەنیان زۆر تێپەڕێەوە لە تەمەنی فێربوونی قسە، بەڵام فێری قسەکردن نەبوون، قسە ناکەن، هەمویان تەنها بە ئیشارەت قسە دەکەن. چونکە پیان دکتۆری بەسنەوە بۆ ئەڵێ بۆ ماوەیە ئەوڵێ وڵاپوری دایکی وا بوو یان باوکی ئەمە من لە کۆنفرانسێکی زۆر گەورەی جیهانی ئەو پرسیارم لە پرۆفیسۆرێکی بەناوبانگ کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بن ناسراوە پرۆفیسۆر ئەسەر داود، وتم تۆ ڕێی چییە بە سۆشیال میدیا بکە کاریگەری هەبێ لەسەر قسەکردن؟ وتی بەڕاستی من دوای توێژینەوە و دوایی بە دواداچوونێکی زۆر بۆم دەرکەوتووە ئەم جۆرە یاریانە یا ئەم جۆرە شاشانە سکرینانە مناڵ تووشی ئۆتیزمی وەرگیراو ئەکەن. ئۆتیزمی وەرگیراو یعنی
مناڵ هەیە نەخێر سەیری ئەو شتانەی نەکردووە هیچ هۆکارێکی نییە تووشی ئۆتیزمە بێ ئەمە ئۆتیزمێکی وەکو بڵین زگماکە لەگەڵیا ئەمە ڕەنگە جینێکی تایبەتی هەبێ بەڵام هەندێک مناڵ کە قابلیەتی هەیە بەڵام دەوروبەرەکە وای لێ ئەکات تووشی ئۆتیزم بێ زووتە توش بێ بەڵام گە دەوروبەرەکەی بگۆڕی ئەوە مناڵەکە توش نابێ یعنی بۆ نمونە مەسەر ئێستا ئۆتیزم دەسا نەخۆشیەکە بەڕاستی زۆر لە خێزانەکان زیاد لە هەزار خێزانی کوردستان بەدەستیەوە ئەناڵێنێ ئێمە کاتێک کە زانیاران لێوەرەگرین ئەتوانم بڵم هەر هەمویان برێتین لەوانەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ و بەبێ چاودێری وەکو میانە بەڕێزەکەمان وتی مۆبایلیان دراوەتە دەست ماوەیەکی دوور و درێژ بەدەستیانەوە بووە تەفاعولیان لەگەڵ کردووە و سەرنجیان داوەتێ و هۆشیان داوەتێ لەبەر هۆشیان بەلای قسەکردنەوە نەبووە فێربوونەوە نەبووە. دکتۆر کە دەڵی کاریگەری لەسەر ئاستی زانین یاخود ئاستی زیرەکی منداڵەکە دەبێت و کاریگەری لەسەر دواکەوتنی قسەکردنی مناڵەکە دەبێت کەواتە بە کۆی گشتی کاریگەری لەسەر پرۆسی خوێندنی منداڵەکە و لەسەر خوێندنی و لەسەر دواکەوتنی خوێندنی دەبێت. بێگومان ئەوانن کە یعنی ئالوودەبوون پێوەی ئاستی زیرەکیان دابەزێ ئەوە یەک دووەم ئەوان لای تریشەوە فریای دەرسەکانیان ناکەون فرای بابەتەکانیان کە ڕۆژانە ئەرکیانە فریان ناکەون لەبەر ئەوەی کە سەیری یاریەکانەکەن سەیری تیکتۆک و سەیری ئەو شتانی کە ڕۆژ بە ڕۆژێنە ناو شاشەکانەوە سیرەکەن کاتێکی زۆریان لێ ئەبا ئەمە لە لایەنی با بڵێن دەرونی و کۆمەڵایەتیەوە بەڵام لە لایەنی جەستەییەوە توێژینەوەیکی تر کراوە تەماشایان کردەوە مناڵانەی کە زیاد لە پێویست تەوان ستاندەرد هەیەوەکو میانە بەڕێزەکەمان باسی کرد کە بێ لە ڕۆژێکا چەند سیر کە تەمەنی چەند بێ هەرێکە حساباتی خۆی هەیە ئەگەر لە سنووری خۆی تێپەڕی تەماشایان کردووە ئەو مناڵانە مادەیەک کە لە ناو شلەی مێشکی ئەو مناڵانە هەیە پێڵێن دۆپامین ئەو مادەی دۆپامینە زۆر ئەڕژێ کە زۆر ڕژا وا ئەکە ناهاوسەنگی لە ناو هەستەوەرەکانی مێشکی مناڵدا دروست بێ یعنی مناڵ ناهاوسەنگە مەسەر بۆ بەعزێشت وەڵامەیاتە مناڵی ئاسایی وەڵامەیاتەوە ئەو نایاتەوە یا بۆ پێچەوانەوە بۆ بەعزێک هەست مناڵی ئاسایی بەلایەوە ئاساییە ئەو لەلایەوە شتێکی ترە یعنی کارلێکێکی ناڕێک و پێک لە مێشکی ئەو مناڵە دروست دەبێت. دکتۆر کاتی بەکارهێنانەکەشی کاریگەریەکەی دەگۆڕێت هەندێک مناڵ هەیە ڕەنگە شەوان درەنگ ئامێر ئەلکترۆنیەکان بەکاربێنێ و یاریگومان نەخەوتن یەکێکە لەوانە مەسەرەندا ئەنیشێت تا سعات 1 و 2 3 و ئەوانەی شەو بە دیار مۆبایلەکەیەوە سەیری چی حەزی لێ بوو یا چی هاتە بەرچاوی سەیریەکە بە دوایداچوونی بۆکە ئەمە زۆر زیانی هەیە مەسەرەن بۆ نمونە بۆ چاوی ئەو مناڵە دیقەت بگری ئەوانە چاویان ناتروکێنن چاوەکانن بە بەردەوامی کراوەیە و بە تەرکیزێکی زۆر لەسەر شاشەکەیە ئەمەوە ئەکە چاوی ئەو مناڵانە زۆر ماندوو بێ و وشک بوونەوەی بێت کە ئینسان مرۆڤ کاتێک کە پێڵووی چاو بۆیە دروستکراوە بۆەوەی تەبەقەی کۆرنیا تەبەقەی ڕەشێنەی چاو تووشی وشک بوونەوە نەبێ لەگەنە ئەگە بەردەوامی چاو کراوە بێ و دانەخرێ ئەموو فریمسکانە بە هەڵم دەبن و چاو وشک دەبێتەوە. زۆربەی کاتیش دکتۆر کە شەوان بەکارهێنن لە تاریکیا بەکارهێنن بە جۆرێک لە جۆرەکان وای لێ هەستیاریان بە ڕووناکیە بێت. ئەمە لەلایەکی ترەوە ئێمە هەندێک مناڵمان هەن کە بەڕاستی کارەبایەتی مێشکیان تەواو نیەوانی کە نەخۆشی پەرکەمیان هەیە گەشکیان هەیە ئەوانە ئەگەر بێت و ئەویان بدرێتێ دەرکەوتووە زۆر لەو گەشکانی کە مناڵ تووشیە بێ ئەوانی کە پێڵەن سەرع پەرکەم بەهۆی تیشکەوەیە تیشکی بەهێزەوەیە کاتێک ئەو تیشکانە کە لەو شاشانەوە دەرەچن و ئەو هەستەوەرانەی چاو و مێشک دەوروژێنن مناڵەکە تووشی گەشکا بێ من زۆر زار بۆیان هێناوم سەعات 1 و 2 شەو مناڵەکە تووشی گەشکێکی بە قووەت بووە ئەپرسم ئایا مناڵەکە لە خەوا باڵێنەوەڵان نەخەوت بوو هێشتا خەریکی مۆبایل بۆ و لە پڕێکا تێک چووە خۆ ئەمە ئەگەر بێت و ئەو شتەی سەیری ئەکا شتێکی ترسناک بێ یا شتێک بێ مەسەرەن مناڵەکە لە ناخەوە بیترسێنێ ئەوە سترێسێکی تری بۆ دروستەکە کە تووشی ئەم حاڵەتە بێ. بۆ واتای دکتۆر بۆ کەسێکی ئاسایی کە تەندروستێکی باشی هەیە گرفتی تەندروستی بۆ دروستەوەرە ئەگەر کەسی خۆی گرفتێکی تەندروستی هەبێت ئەوانەی بەکاری بێنێت باشە. بۆ لایانی تریشەیە مەسەن بۆ نونە بۆ لایانی دڵ تەماشا کراوە کاتێک کە مناڵان سەیری ئەم یاریانەکەن
سەیری ڤیددیۆ گێمەکانەکەن ئەمانە لێدانی دڵیان زیادەکە هەناسەدانیان خێراکە و ینی دەمار و دەرونیان وروژاوە کە ئەمەوێتە هۆی خێرابوونی هەناسەدان و خێرابوونی لێدانی دڵ هەندێک لەمانە دڵیان کوونە لەو مناڵانە نەخۆشی دڵیان هەیە جا هەیە بەخۆی زانیوە هەیە بەخۆی نەزانیوە. باشە دەستخۆش دکتۆر لە دوانی هاوڵاتیانمان هەیە کاک یوسف ڕێزیشتان بە گوێبیست و بینەری لێدوانی هاوڵاتیان بزانین دایکان و باوکان و خێزانەکان هاوڵاتیان چی دەڵێن لەسەر بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان بۆ منداڵان با بێکەوە بینەری بین. لە ئێستادا تا چەند منداڵ بەسراوەتەوە بە تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتێکی جوانتان و ڕۆژان دەستخۆشیتان لێ یەکەم وەڵا زۆر بەسراوەتەوە بۆ نمونە من خۆم مناڵێکم هەیە 8 ساڵە هەتا تەلەفۆنەکە ئیش نەکات و سەیری تەلەفۆنەکە نەکات ناتوانێت نانەکەی بخوا جاری وایە باوکی لێی تووڕابێ خۆم لێی تووڕابم لێ سەنم ئەڵم ئەبێ نانەکەت خۆی ئەنجاییەمەوە دەست زۆر بەسراوەتەوە گەورە و بچووک نەک مناڵ لە ڕاستیە مناڵی ئێستا هیچی بە ڕۆتی خۆیان ناڕات هەمووی ڕۆتی گەورە ئەبینێت و بە حکمی چی بە حکمی موبایل و ئینتەرنێت و ئایپات و هەر مناڵێکی بچووکە بینی لە ناو کۆمەڵا دانانیشێت یەکسەر دای موبایلەکە کات و لێتە سەنە لەبەرەوە مناڵ هیچی لە ڕۆتی مناڵیانەمەوە هەمووی لە ڕۆتێکی گەورەیە ینی بەڕاستی کە سەیرێکی مناڵێکی بچووکەکەی هەز ناکەی و مناڵێکی بچووکەوە هەستەکە ئینسانێکی گەورەی و لەگەڵ تا دانیشێت. ئایا مۆبایل کاریگەری هەیە لەسەر خوێندن بۆ مناڵ؟ طبعا بەتەکید هەیەی بەڵێ مۆبایل ئەبێ ینی تۆ وا بکەی بۆ لە مناڵەکەت ینی کاتێکی بۆ دابنێ بەس مەعالە سەر ئێسا جاری وا هەیە ئەتەوێ مناڵەکە مۆبایلێکی بەدەستەوە نەبێ بیان وەگرێ بەس ینی ئەبێ بەرنامە هەبێ بۆی کاتێک کە بەرنامە هەبێ بۆی بۆ ئەو مناڵە ینی ئەبێ وای لێ نەکەی ینی بی بغزێنیت و زۆر بێتاقەتیکەی ینی کە بزانێ ئەم شتە ئەم مۆبایلە ئەوەنە مهمە ینی وای لێ بکەی کە کاتێکی تایبەتی بۆ دانی بۆ ئەو مۆبایلە کە یاری پێ بکە طبعا ئەگە معدل ئەو مۆبایلەکەی بەدەستەوە بێت جاری وای هەر بەدەم مۆبایلەکەەوە خەوی لێکەوێت کاتێک کە داوای سەعیدی ئەەکەی ینی هەر مێشی لای مۆبایلەکەیە ینی تۆ وای لێ بکەی ینی کە ئەو مۆبایلە ینی بەکو بڵێ ئەوەنە بەدەستیەوە بێت ینی کە داوای لێ بکەی بداتێ بۆ ئەوی خەریکی سعیەکانیشی بێت نەک بەزەخت و زۆر و ئەمانە یعنی بە کەڵک نایە کاتێک گەزانانی هەم مۆبایلەکە بیر لای مۆبایلەکە هەم بە پێی پێویستی سعەکەی پێ ناکرێت ئەوەیە مشکلەکە بەڵێ تا چەندێک مناڵ لە سروشتی مناڵەتی خۆی دەرچوو دوور کۆتۆتۆ لەو سروشتی کە ئەبێ منداڵ تێدا بێت سەرەتا بەخێراتنتانەکان بۆ کەناڵەکەتان ڕێز و سڵاوم هەیە بۆتان بۆ هەموو بەرنامەکان تەواوی بەرنامەکان سروشتی مناڵ با پێت بڵێم نەک موبایل ئەوە دووری خستۆتەوانێکە بێگوێیش لە ڕادە بەدەر ئەو مۆبایلە بۆتە هۆکاری ئەوەی کە بێگوێ بێت لە تربێت دەرچووە تێگەی ئێمە مۆبایلشی دەستی بەس لە کۆڵ خۆمانیکەینەوە ئەزانین تر لە کۆڵمان بۆتەوە نازانین کاریگەرەکەی کە دوایی یەتە بەردەمان چی کێشەیەکی بۆی ناینێتەوە چ کاریگەرێکی لە دەروەی ماڵەکە دروست کردووە بۆمان تێگەی نازانین کە وەختێ یەتە پێشەوانەیە سەرێکی کارەساتێکی خوڵقانەوە کە من لی دەرباز نابم مناڵەکەم لی دەرباز نابێت. تا چەند تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەری نارینیان هەبوو لەسەر تەندروستی مناڵ ئەمڕۆ بە شێوەیەکی بەرگڵاو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تاسیرێکی زۆر بەرگڵاوی هەیە لە هەموو تەمەنەکانە بە تایبەتی لەسەر مناڵی ئێستا و تاسیرێکی وای هەیە هەم لە ڕووی هەتا تەمەنەکانیش تاسیری تێکردوون بەپێی تەمەنەکان ئەوێ جیا بکرێتەوە و جیاوازیشی هەیە و شتی باشیشی تایە بەڵام شتی خراپی بۆ تەمەنی ئێستا ئەبێ دیاری کراو بێت. بەڵێ ئەوەی کە بینیمان لێدوانی هاوڵاتیان دایکان و باوکان و خێزانەکان بوو لەسەر بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان لەلایەن منداڵانەوە بە کوی گشتی قسەکانیان هەمویان کۆک بوون لەسەر ئەوەی کە منداڵان بە گشتی ئێستا ئامێرە زیرەکەکان زۆر بەکارهێن و کاریگەریکی زۆری لەسەریان بەجێ هێشتووە. کاک یوسف بێمە لای بەڕێزت لە سەرەتای قسەکانە ئاماژەت بەوەدا کە ئەو منداڵانەی کە یاریەکان یاری ئەلکترۆنیەکان ئەنجام دەدەن هەڵبەت ئامانجی سەرەکیان لە ئەنجامدانی یاریەکە بردنەوەی و دەیانەوێت بیبەنەوە. جا
ئەو منداڵانی کە لە یاریەکاندا هەمیشە دەیبێنەوە ڕەنگە متمانە بەخۆبوونێکیان لەلا دروست بێت لە دنیای ئەلکترۆنیدا کە ئەمە بۆ خۆی پەیکەری کەسایەتی ئەم منداڵە لە دنیای ئەلکترۆنیدا بە شێوەیەکە بەڵام لە دنیای ڕاستەقینەدا بە شێوەیەکی ترە ئەمە چی کاریگەریەکی دەبێت ئەم متمانە بەخۆبوونە یان ئەم پەیکەری کەسایەتی منداڵە لە دنیای ئەلکترۆنیدا چی کاریگەریەکی دەبێت لەسەر دنیای ڕاستەقینەی منداڵەکە و ژیانی ڕۆژانی؟ ئێمە لە ئامۆژگاریمان بۆ دایک و باوکان ئەڵێن کاتێککە تۆ یاری لەگەڵ مناڵەکەی خۆتاکەی دەرفەت بدە مناڵەکەت با لێت بباتەوە بۆی دڵی خۆش بێت بۆی ئەو پەیوەندە لە نێوان مناڵەکە و باوکەکە و دایکەکە بەهێزتر بێت دایمەن ئامۆژگاری دایک و باوکانەکەین ئەڵێن تۆ دەرفەتی مناڵەکەت بدات با بیباتەوە چونکە دڵی پێی خۆشە بێت کە ساتیەکی بەهێزیە بێت کەچی ئەچێتە ناو یاری ئەلکترۆنیەکان پێچەوانەی ڕفتارە دەرونیە تەندروستیەکانی دایک و باوکە کاتەوە یاری ئەلکترۆنەکان هەرگیز ناهێڵێ ئەم مناڵە بباتەوە چونکە ئەو دەیەوێت زیاتر یاری بکە ئەمە کۆمپانیەکی ڕبحیە قازانج و بازرگانی بەدوایە دەگەڕێت دایمەن هەوڵ دەدا مناڵ چەند مەرحەلەیەک ببرێت و لە مەرحەلەیەکە بکەوێ بدۆڕێنێ ئەنجا بۆی زیاتر و زیاتریش یاری بکاتەوە ئەمە کارە ساتێک تێکی دەرونی بۆ مناڵە دروست دەکات چونکە تووشی جۆرێک لە گرژی دەرونی دەبێت گرژی هەڵچوونی دەبێتەوە ئێمە دەزانین ئەو بەڕێزانی کە لە ڕیپۆرتاژەکەشەوە باسییان کرد یعنی نان ناخوات تا مۆبایلی پێ نەبێت دەرس ناکرد تا مۆبایلی پێ نەبێت یان کۆمەڵشتی تر ئەمە زەن چۆنە ئەمە ئەگرێتەوە ئێمە نەماتوانیوە کات دابشکەین و سوود لە کات ببینین تۆ ناکرێ مۆبایل یاخوتە ئایپات یان هەر شتێکی تێرە کە یاری ئەلکترۆنیەکانە لە مناڵ قەدەغەی بکەیت چونکە ئەوە بینێ دایک و باوکی پێیەتی مۆبایلی پێ و سێری مۆبایل و تیکتۆک و ئەوشتا ناکەن ئەزانی ئەحساییە کراوە 176 ئەوانەی تیکتۆک بەکاردێنن گەورەکانن ئەچێتە سنفی دایک و باوکو ئەوانەوە کە ئەم بەکاری دێنێ ناکرێ بە مناڵەکەش بڵێ تۆ بەکاری مێنە بەڵام دەکرێ ڕێککەوتنێک هەبێ لە ناو ماڵ چ کاتێ هەمویان مۆبایل بێکەوە یان ئایپات یان یاری ئەلکترۆنیەکان بەکاربێنن وەچ کاتێکیش بەکاری نەهێنن کاتدا بەش بکەنەوە مناڵەکان ناکرێ تاوەکو تەمەنی 11 ساڵی لە دوو کاتژمێر زیاتر بەکاری بێنن چونکە کاریگەری دەکاتە سەر وەکو بەڕێز کاکدکتۆریش باسی کرد کاریگەری بایۆلۆجی تەندروستی کاریگەری دەرونی بە تایبەتی ئێستا ئەم شتێک کە لە کوردستانە دەگوزەرێ شەڕ لەسەر شتێکی بچووک شەڕ لەسەر هۆرنی سیارە لەسەر فولایت لەسەر پارکینگکردن هەر هەمووی دەگرێتەوە سەرەوەی کە ئەو لەو یاری ئەلکترۆنیانە نەیبردۆتەوە ئەوێ لە دەرێ بەتاڵی کاتەوە تەفریقی ئەو هەڵچوون و تووڕەبوونە بەتاڵ کاتەوە چۆن کابراەک لە فەرمانگەیەکە بەرامبەر بەڕێوەبەری گشتی ناتوانێت هیچ بکە ئەم تووڕەبوونە ئەچێ لە ماڵ بەتاڵەکە بەرامبەر بە خێزان و مناڵەکانی خۆی بەتاڵیەکاتەوە ئەمەش بە هەمان شێوەیە چێ لە دەرەوە بەتاڵیەکات بۆیە زمانی گفتوگۆی نییە زمانی قسەکردنی نییە زیرەکی کۆمەڵایەتی ئەتوانین بڵین هەتا ڕادیەک سفرە بەڵام زیرەکەەکانی تریشتێکی تر کاگوسف ڕەنگە هەندێک جار یان بڵین زۆربەی جار کاتێک کە بە منداڵ دەڵێ ئامێرە ئەلکترۆنیەکان یا ئامرە زیرەکەکان ئەوەندە بەکارمەهێنە وازی لێبێنێ یا دووری خەرەوە ڕەنگە یەکسەر کاردانەوەی منداڵەکە بۆ شێوێ بێت دەڵێ ئەی چی بکەم واتە داوای بەدیلێک دەکات داوای جێگرەوەیەک دەکات لە بەرامبەر ئەوەدا کەواتە جێگرەوەی بەکارهێنانی ئامرە زیرەکەکان دەبێت چی بێت یاخودایەکان و باوکان دەبێت چی بکەن بۆی کە بێتە جێگرەوەیەک بۆ ئامرە زیرەکەکان دایک و باوکانە گەرم کارە بکەن کارێکی زۆر ئاسانە بۆ نمونە ئەو مناڵانی کە ناچنە قوتابخانە تا تەمەنی 2 ساڵ بەسەرەوە تۆ دەتوانی جەدوەلێکیان بۆ دانەی کاتێکە بۆ ماوەی نیو کاتژمێر یاری ئەلکترۆنیەکان دەکات ئەبێ نیو کاتژمێر دایک و باوک لەگەڵیە بێت ئەبێ ئەو یاری بکات ئەبێ هەندێک لە ئابەی شتی تری هەبێت ئەبێ بچێتە دەرەوە ئەبێ لەگە مناڵەکانی تریاری بکات کاتی ناخواردنیەتی کاتی نووسنیەتی کاتی هاوکاری با بڵێن هاوکاریکردنی دایک و باوکە هەموو ئەمانە تو بێ بە خشتێک بە پلانێک بۆ لەگە مناڵەکەتەوە دابنی ئەزانی مناڵ تۆ چۆن ڕایبێنی ئەوە فێرە بێت بەڵام بەداخەوە کاتێک کە دایک و باوکان
بۆ ئەوەی ئەوان بپڕژێنە سەر ئەوەی کە سەیری بەرنمەیەکی خوانەکەن سەیری ئەڵلقەیەکی دۆبلاش کراوەکەنیان تەلەفۆنێک بۆ دایکی و خزم و کەسوکارێکە سێ چارەگە سعات قساکە یان پیاوەکە سەیری شتێک ترەکە ناچارێت بەوەی مناڵەکەی ژیر کاتەوە وازی لێبێنە مۆبایلەکەی پێدات ئەمە غەڵەتەکە لێرەیە تۆ مناڵ چۆن فێرکەی لە ڕووی سایکۆلۆژیەوە مناڵ چۆن فێرکەی ئەوە ڕایە ئەگەر هەر نابێت گەورەکانیش مۆبایلەوەی منداڵانبوونی بە منداڵان ئەمەوەکو جێگرەوەیەک بەڕێستان باستان کرد جا پێم خۆشە لەسەر ئەو خاڵە کەمێک زیاتر قسە بکەی کە ڕەنگە هەتا ئێساش هەندێک دایک و باوک هەبێ بڵێ من پێم خۆش نییە منداڵەکەم ئەوە بڕواتە دەرەوە لەبەرەوەی کە فێری هەندێک کردداری ناشرین و هەندێک قسە و جنێوی ناشرین نەبێت جا ئەگەر ڕوونکردنەوە بدەی لەسەر و بابەتە لە ڕووی دەرونیەوە منداڵان کاتێک دەچنە دەرەوە تێکەڵی منداڵ دەبن بەرکەوتنیان لەگەڵ خاک و خۆڵ دەبێت چی کاریگەریەکی دەبێت؟ چنوور خان پرسیارێکی زۆر بەجێە ئێمە لە قوتابخانە شتێک پێڵێن ئەڵێن قوڕی دەستکرد تینی سناعی مناڵ یاریکردن بە خۆڵ و بە قوڕ شتێکی سروشتیە لە هەموو دنیادا کاکدکتۆر لە من باشترە زانێ لە هەموو دنیادا وانەیە کە لەوانەکانی قوتابخانە ئەبێ یاری پێ بکە ئەوانە چن ئەمە دێنن ڕەملی دەریا دێنن کە خاوێنە بۆ یاری پێ بکە بۆی تەفریغی ئەو شوحناتی بارگاویە هەبێ لەو منداڵە ئەمە کارێکی پێویستە دایکان نیگەرانن لەوەی کە چێتە کۆڵان لەبەرەوەی کۆڵان هەندێک شتی نەشاوی تێدایە لەبەرەوەی سەلامەت نییە لەبەر ماتۆر و لەبەر پایسکل و لەبەرەوەی هەندێک شوفێری ئۆتۆمبیل خێرا لێ دەخڕن لە کۆڵانەکانەوە لەبەرەوە سەلامەت نییە بەڵام دەکرێت لە حەوشەی ماڵکەی خۆیان لەگەڵ مناڵە دراوسێیان مناڵێکی تر یاری بکات یان ئەو چێتەوە ماڵە دراوسەیە کە دڵنیە لە مناڵەکە ئەگەر ئەمەش نەبوو خۆ دەکرێت ئەوان وەکو بەرنمەیەک لەگەڵ خۆیانە هەفتەی دوو جار بیبەنە مارکێتەکان بیبەنە دەرەوە بیبەنە پارکێک بیبەنە جێگایەکی تر بیبەنە ماڵە دراوسەیەکە خۆ هەموو کاتێ نا کە بچنە دەرەوە ئەمە ئەگەر ئەمە نەبوو ئەوەی تر ئەمەی تر نەبوو ئەوەی ترەوە مناڵ پێویستی بە تێکەڵاو بوونە پێویستی بە ناو کۆمەلگایە بۆی بتوانێت زیرەکی کۆمەڵایەتی باشتر بێت ئەزانی مناڵی ئێمە ئێستا یعنی زمانی گفتوگۆی نییە گەنجێک لە گەنجێکا پرسی دوو قسەی پێ نییە لەگەڵ میوانێکا قسە بکە لەگەڵ کەسێکا گفتوگۆ بکاتەوە زمانی ئاخاوتنی نییە زمانی خۆشەویستی ڕۆمانسی زمانی عەشقبوونی نییە زمانی ئینتیمای نیشتیمانی نییە بەڵام کاتێکە لە ئەپلیکیشنێک و لە ڤێرژنێک و یاخود لە شتێکی لێ پرسی ئەمە لێ بۆتەوە زۆر زیرەکە زیرەکی خودی زیرەکی ذاتی هەیە بەڵام زیرەکی ئەوەی تر نییە ئامادەیە دوو شەو و دوو ڕۆژ لە ژوورەکەی خۆی بێت لە ژوورەکەی خۆی بێت و بخەبێت و لەوێ دانیشێ شتەکانی دەوروبەری خۆی پاک نەکاتەوە چونکە ئەگەر لە شتەکانی دەوروبەر نییە دابڕانێکە لە جیهانی کۆمەڵایەتی بەڵام ئێم پێویستمان پێێتی ئەو منداڵانە بخەینە دەرەوە ڕاستە چوونە دەرەوە ئەوە نییە کە دایکان بیری لێ دەکەنەوە کۆڵان بێ و خوانە خواستە سەلامەتی ئەو مناڵە نەبێت ئەبێ بەدیل مناڵێکی تر بێت ئەبێ شوێنێکی تر بێت ئەبێ هاوینان زۆر جار هەیە ئەسنت دەرەوە دایک و باو کات بۆ مناڵ تەرخان بکات ئەو کاتێک کە بۆ خۆی داناوە خەریکی تیکتۆک و نازانم فەیسبوک و ئەنستەگرام وشتی ترە ئەو کاتێک کە وێنە لەگەڵ خواردن ئاگرێ با وێنە لەگە مناڵەکەی بگرێت دەستی بگرێ بیباتە دەرەوە زۆر باشترە بێ زۆریش بەتوانێت خۆش کاکیۆسف دکتۆر ئیبراهیم کاریگەریە دەرونیەکان لەگەڵ کاریگەریە جەستەییەکان کامیان زیاتر یان بڵین زووتر لەسەر منداڵ دەردەکەوێت هیچ توێژینەوە شتێک هەیە لەو بارەکە کامیان کاریگەریەکانیان زووتر دەرەکەوێت بێگومان زیاتر دەرونیەکان دەرەکەون چونکە مەسەلەن ئەو نەخۆشیە دەرونیانەی کە لە مناڵانە هەیە تا ڕادێک دیاریکراون وەکو گەورە نییە بۆ نمونەوەکو باسم کرد دیاردەی ئۆتیزم دیاردەی فرەجوڵەیی دیاردەی فرەجوڵەی ئێستا زۆر پەیوەندی هەیە بە شاشە و سۆشیال میدیاوە مناڵانەی کە ناسرەون معدل ئەجوڵێن هەڵبەز و دابەزەکەن چ لە قوتابخانە چ لە ماڵەوە ئەمە دیاردەیەکە زۆر و لە زیاد بوونە وا لە مناڵەکە کەم سەرنج بێ پێڵێن ADHD یعنی فرەجوڵەی کەم سەرنج دۆتێ قسەی لەگەڵ بکەی شتێکی بۆ شەراکەی
گوێ لێ ناگرێت ئاگای لێنی ئەگەر لە شوێنی خەیاڵی لای مۆبایلەکەیە لای تیکتۆکە نازانم لای چییە ئەمانەوە کاریگەرە جەستەیەکە دەردەکەون بەڵێ بەڵام زۆر جار هەستی ینی ئێمە وەکو دکتۆر هەستی پێکەکە بەڵام کە دەرکە زۆر خراپ دەرەکەی بۆ نمونە ئەو کە بەرامبەری بە نوعەتێک دانیشتووە کە دانیشتەکەی تەندروست نییە بەرامبەر شاشەیە. ویستمەوە پرسیارە بکەم دکتۆری ئیبراهیم کاریگەری ڕەنگە هەرچەند پسپۆڕی بەڕێستانە بەس حتمما شارەزایەکی باشتان لە بوارەکە هەیە کاریگەری لەسەر ئێسک و جوگە بەڵێ من دەمار و ماسوولکە بواری پسپۆڕی منە زۆربەی ئەو مناڵانە کە بۆ وەزعیەتەدا ئەنیشن بەرامبەر شاشە دەرکەوتووە تووشی تەشەنوجاتی عەزەڵیە بن گرژبوونی دەمار و ماسوولکەکانیان چونکە ئەو دەستانە ناجوڵێنن بەرامبەری ئاوە سڕ ئەبێت و جونگەکان جونگە ئەگەر بێت و نەجوڵێ یعنی ماسوولکەکان ڕق دەبن وەزعیف دەبن لەسەر پەنجەکانی شێوازی گرتنی باڵێ لەسەر ئەوە لەسەر بڕبڕەی پشت بڕبڕەی پشت زۆر لە مناڵەکان تووشی کوڕی دیاردەی کوڕی فەقەرات ئەوەی کە پێڵێن پشکوور یا پشلار لەنجامی خراپ دانیشتنیان بەرامبەر خۆی پێوەگرێکەوە داعانیشێ بەرامبەر شاشەکەەوە دوایی قاڵب ئەگرێت چکە ئەمانە مناڵانە لە بواری گەشەکردنی ئێسکانن و کڕکڕاگەیە زۆر بە ئێسکانەکانی بۆ ئەو قۆناغی تەمەنی 4 بۆ 5 ساڵی کە لە دوای ئەوەی کە منداڵ دەچێتە باخچەی ساوان یاخود دەچێتە مەکتەب و خوێندنگە ئەو زۆر بەکارهێنانی ئامێرە زیرەکانە کە دەڵی کاریگەری لەسەر پەنجەکان و جونگەکانی دروستەکە کاریگەری دەبێت لەسەر گرتنی قەڵەم درەنگ فێر بێت قەڵەم بێگومان زۆریان ئەمانە لەبەر ئەوەی کە فرەجۆڵەیە و قەڵەم پێویستی بە تەرکیز و بە تەسبیت هەیە یعنی نەجۆڵانن چۆن قەڵەم بخاتە سەر کاغەز و چۆن ئەو قەڵەمە بجۆڵێنێ بە گوێرەی ئەو ئازانی کە لە مێشکەوەیە ئەو مناڵە وانە ئەوە نەفرە جۆڵەیە ناتوانێت قەڵەمەکە وەک پێویست بگرێ و خەتی ناشرینە و کەلیما دەپەڕێنێ لە بووە کاریگەری یا ماسوولکەکانی بێهێزە یا تووشی لەرزۆکی بووە ئەمانە هەمووی هۆکارن جا بەڕاستی ئەنی زۆر هۆکاری تر هەیە توێژینەوەی بەردەوام ئەکرێ لەسەر ئەوانە لەسەر ئەو جۆرە مناڵانە دەرکەوتووە مناڵانەی کە نەخۆشیە ڕەبوویان هەیە حساسیەتی بۆریەکانی هەناسیان هەیە کاتێک کە ماوەیەکی دوور و درێژ بەرامبەر ئەوانەدا ئەنیشن تووشی لێدا هەناسەدانەوە و هەناسە وەرگرتنی خێرا دەبن ئەمانە زۆر درەنگتر چاک دەبنەوە لەو مناڵانی کە تووشی کە سەیری ئەم شاشانە ناکەن و ئەکاکو ئەندامی هەناسەیان بەهۆی بێهێزبوونی ماسوولکەکانی هەناسەدانەوە و بەهۆی خێرا هەناسەدان لە ئەنجامی سیرکردنی فریمی ترسناک و ڕاکە و ئەو شتانە زیاتر تووشی ڕەبووە دەبن و تووشی لێدانی دڵ دەبن و تووشی بەدخۆراکی دەبن وەکو باسم کرد و بەو هۆیەوە تووشی ئێسکە نەرمە دەبن کە ئێستا دیاردەیەکی زۆر باوە و ناچنە بەرهەتاو مناڵکە بێ بچێتە بەرهەتاو یەک شتی تر دەمێکەوە لێرە بەس ئاماژەی پێ بدەم زۆر بە کورتی ئەوەیە لە مناڵی گەورەتر یا لە مناڵی قوتابخانە خوێندنەوەی کتێب بەڕاستی فەرامۆش کراوە کە بەدی لە بەڕای من بۆ شاشە و بەدیلێکی زۆر زۆر گرنگە من لە توێژینەوەکە خوێنمەوە ئەڵێ خوێندنەوەی کتێب پرۆسەیەکی ئەکتڤە یعنی تۆ وەکو چۆن سەر ئاوێک لە بیرێک هەڵێنجی و خۆت بیخۆیتەوە بەڵام شاشە پاسڤە یعنی پێت خۆش و پێت ناخۆش بێت چیت حەز لێ ئەوە ئەدا بەڕوودا و هیچت فێر ناکە و لە خەیاڵیشە نامێنێ و سترێسیش دروستەکە ترسناکی ینی مامۆستایە کە بێوە دەرسی شەرحکە ئەگەر ڕاستە خۆ شەرحیکا بۆ تەلەبەکە زۆر باشتر و جوانتر ئەچێتە مێشکی و هیچ سترێس و ترسێکی نابێ بەڵام کە لە ڕێگەی تێڤیەوە بە تەلەبەکە بۆ تێ گوێ بگرا و سیرکە و تەرکیزکارشە ئەڵە کەمتر وەریەگرێ زووتر لە بیری ئەچێتەوە و مناڵەکە بە ترسیشەوە سەیر دەستخۆش دکتۆری برایم کاک یوسف بگەڕێمە لای بەڕێزت کاتمان هیچ نەماوە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم چ نیشانەیەک لە منداڵدا دەربکەوێت ئەوە ئاماژەیە بۆەوەی کە ئەم منداڵە خەریکە دووچاری گرفتێکی دەرونی دەبێت یان پێش ئەوەی کە بگاتە ببێتە نەخۆشیێکی دەرونی چارەسەر بکرێ و لەگەڵ ئەوەشدا دایکان و باوکان و خێزانەکان پێویستە چه هەنگاوێک بنێن بۆی کە بە ڕێگەیەکی ئاسان و لە ماوەیەکی کەمدا بتوان ئەو گرفتە چارەسەرکەن پێشەوەی کە ببێتە نەخۆشیێکی دەرونی. بەڵێ دایکان دەبێت ئاگاداری یان هۆشداری ئەویان هەبێت
کاتێک کە مناڵەکانیان تووشی گرفتێک دەبێت زووتر فریام بکەون. یەکەمیشتە ئەو مناڵانە کە تێکەڵاو نابن گۆشەگیر دەبن. یعنی جۆرێک لە ئینعیزالی گۆشەگیریان تووشە بێت کە جۆرێکە لە ئۆتیزمی وەرگیرە و مکتەسەب کە لە ئەو شتانە فێرە بێت. دوو کەمتر قسە دەکات، زمانی پاراو نییە، ئەو ئاخاوتن ناکات، ترسی هەیە یان شەوان دەترسێت، زۆر جار هەیە لە خەوڕا دەپەڕێت، زۆر جار هەیە ینی با بڵێن میسکردنی لا ئیرادی خۆتەرکردنی لا ئیرادی دەبێت، یان زۆر جار هەیە ناتوانێت زۆر بە خێرایی نانەخوات، جوولەی زۆر ناڕێکەکات، جوولەی ناڕێک یانیواتە تەرکیزی نییە و جوولەی زۆرە، جوولەکانی هیچی منتەزەم نییە، هیچی ئەوە نیە، لە قسێکی زۆر بچووکە دڵی زۆر ناسکە بێت، هەڵدەچێت، زوو تووڕە دەبێت. دایکان دەبێت ئەمە تێبینی ئەو شتانە بکەن. کاتێک کە تێبینی ئەو شتان بکەن واتە مەترسیەکی دەرونی لەسەر ئەو مناڵە هەیە، ڕەنگە ئەمە درێژە بخایەنێت. دایک و باوکان بێ ئاگا بن لە مناڵەکانی خۆیانەوە، بێ ئاگا بن لەو حالەتی کە مناڵەکان هەیەە، تر ڕەنگە بیگەینێتە حالەتی خەمۆچی یاخۆت حالەتی وەسواسی قەهری یان حالەتی دڵەڕاوچیەکی تون کە ئەم مناڵانە مناڵێکی ئاسایی نابن، بەڵکو مناڵێکی تووشی شڵەژانی دەرونی دەبن. ئەم شڵەژانە دەرونیە تۆ ئەگەر ژینگەکەی پاک نەکەیتەوە، ژینگەکەی چارەسەر نەکەی، ڕەنگە بێتە نەخۆشیەکی دەرونی. بۆیە ئێستا ڕێژەی نەخۆشی دەرونی لە مناڵان زۆر لە زیاد بوونە، لە 200 زیاتری کردووە. پێشتر ئێمە 20مانە لە تەمەنی خۆمانە تەنها لە تەمەنە گەورەکانە هەبووە، لە سەر و 30 ساڵی و بەسەرەوە ئەم نەخۆشیانە هەبووە. ئێستا لە مناڵەکانەوە ئەم گرفتانە هەیە. بۆیە دایک و باوکان ئەبێ زۆر بە ئاگاییەوە، زۆر بە هۆشیاریەوە بهێڵن مناڵەکانیان تووشی ئەو گرفتە نەبن. و هەروە هەم سوود لە ئامێرە ئەلەکترۆنیەکان ببینن. خۆی بەڕێستان بەرنامەکەتان لەسەر ئامێرە زیرەکەکانە. ئەم ئامێرە زیرەکان ئامێرە نەخۆشیەکان نە، بەڵکو ئامێرە زیرەکەکان. واتە زیرەکە پێویستی پێێتی، بەڵام ئەبێ کاتیدا بۆ دابنێ، ئەبێ لە چ کاتێکا بەکاربێنێت. جارێ هەروەکو لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عقلیەوە کفرە تۆ بە شەو بەکاری بێنی لە هەموو دنیا هەتا گەورەکانیش ئەڵێ 2 ساعت پێشی خەوتن تۆ ئەبێ هەر مۆبایلەکەت بکوژێنیتەوە. ئەمە چ جای مناڵ، چونکە تاسی لە هۆرمۆنی کاتژمێری بایۆلۆجی ئەو ئینسانە دەکات لاکۆپتینە کە هۆرمۆنی خاوبوونەوە و خەوتنە بۆ ئەو مناڵە خەوی لێ دەزڕێت. ئێمەش دەزانین ئەگەر خەوی لێ بزڕێت تووشی مشاکەسە و جوولەی زیادە دەبێت. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک یوسف، زۆر سپاس مادوومان کردی. زۆر سپاس بۆ یوسف عوسمان کە بەڕێزیان پسپۆری دەروونناسین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمە دامادە بووی. دکتۆر ئیبراهیم خەسرۆجاف کە بەڕێزیان ڕاوێژکار لە نەخۆشیەکانی منداڵان و لە مێشک و دەماری منداڵاندا. زۆر سپاس دکتۆر بۆ ئامادەبوون و بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکە، بۆ هیوایی کە دایکان و باوکان و خێزانەکان گەورەکان گوێبیستی قسەی میوانەکانمان بۆ بێت و سوودێکتان لە بەرنامەکە وەرگرت بێ. سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.